سڵاوی خۆتان لێ بێم کاتتان باش دیارە دیاردەیە کە ئێستا زۆر لە ناو خوێنکارانە بڵاوە بە تایبەتی لە نێو قوتابخانەکانە دیاردەی کێشانی ڤایپە ئەم بابەتانەی کە ئێستا لە بەشێک لە مارکێتەکان بەردەستن هەرچەنە بەشێک لە مارکێتەکان کە ئەچیتە ژوورەوە وەرەقەیەکی هەڵواسی وەکاڵێ فرۆشتنی ئەم ڤایپانە بۆ خوار 18 ساڵ قەدەغەیە بەڵام لەگەڵ ئەوە ینی بەشێک لە مارکێتەکان تاوەکو ئێستا دەیفرۆشن. ئەمڕۆ یەکێک لە مارکێتەکان داخرا مانگی پێشوش چەند مارکێتێکی دیکە هۆشداری پێدرا بوو کە فرۆشتنی ئەم جۆرانە بە مناڵی خوار 18 ساڵ بە هەموو شێوێ قەدەغەیە بەڵام سەرڕای ئەوەی کە ئەم بڕیارانەی قایمقامێت درراوە تاوەکو ئێستا لە بەشێک لە مارکێتەکان دەفرۆشرێت کە ئەمە دەوترێت مەترسیەکی ئێجگار زۆری هەیە بۆ مناڵان کە ئێستا دایکی قسەی بۆم کردوتی زۆرێک لە مناڵان ئەوەی کە گیراوە لە قوتابخانەکان و لە شوێنەکان بەڕێبەرەکە پێی وتون دیاردەکە زۆر ڕوولاڵ قشانایە. یعنی من دەمەوێت ئێستا زیاتر لە دکتۆر باوان بپرسم کە هەم لە لیژنەکانی قایمقامێتە هەم وەکو پزیشکێک لەسەر مەترسیەکانی ئەم جۆرە لە دیاردەیە دکتۆر سڵاو لێبێت ئەم ڤایپە کە ئێستا لە مارکێتەکانە بەردەستە مناڵی خوار 18 ساڵی کرێت مەترسیەکانی چین کە ئێستا هەیە. سڵاوتان لەبێت بێگومان هەموو جۆرە جگەرەیەک زیان و مەترسی خۆی هەیە و جگەرەی ئەلکترۆنیش بێگومان زیانی خۆی هەیە کە زۆربیان نیکۆتینی تایە کە وایلەکە ئالوودە بێ کەسەکە بەکارێنێ و هەچ تەمەنێکابی لە هەچ بینەکابی زەرەری خۆی هەیە ئەگەر خوار 18 ساڵ بێت ئەو کەسە لە تەمەنی گەشە و وینیەتی بێگومان زیانی زیاترە و لەو کاتوانە بەکاری بێنێت تووشی ئالوودە بووێ بن ئالوودە بۆ نەبێت و بێژگەلەوە زیانی کۆمەڵایەتی و کێشەی کۆمەڵایەتی لێبێتەوانێ ئەگەر مناڵێک لە مەکتەبێکا بەکاری بێنێ یا بچێتەوە ماڵەوانێ. ئەم دیاردەیە بۆچی ڕۆژاڵکشانە ینی ئێستا دایکێک باسی لەوە کرد زۆربەی هەر زۆری قوتابیان ئەمە بەکارهێنن بۆ ینی هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی زۆربەی لەو تەمەنە مناڵ خۆی سەرکێشە و ئەم جۆرە شتانە ژۆک و چاولێکەریەکەی کات کە ئەم ڤایپانەش زۆربیان بەکارهێنانی ئاسانە هەڵگرتنی ئاسانە پیچینێکی ناوێت هەستی پێ ناکرێ وەکو جگەری ئەتیادی نییە و وەکو چاولێکەریە زۆربیان کە بەکارێنن یەکەم جارە و پاشانێتتر ئەگەر بەردەوام بێ لەسەری بێگومان ئالوودا بێ و فێرە بێ پێی. ئێوە هۆشداریتان داوە بە مارکێتەکان کە ئەمە بۆ خوار 18 ساڵ بفرۆشتێ قەدەغەیە بەڵام ئێستا خۆتان مارکێتان داخستووە کە ئەمەی فرۆشەوە بە مناڵ ینی بۆ سەرپێچی ڕێنماییەکانی ئەواکرێت. ئەم ڕێنماییە نەکات لە بڵێن لە وڵاتی ئەمە لە هەموو دنیاە کە فرۆشتنی جگەرە و جگەری ئەلکترۆنی قەدەغەیە بۆ خوار 18 ساڵ. ئەم مارکێتانە زۆربیان ئاگادار کراونەتەوە پێشەوە وەکو هەڵمەتێک کە دەستمان پێ کردووە لە ڕاگەیاندن و لە پەیچی تایبەتی قایمقامێتە بڵاومان کردوتەوانێت کە هات شوێنێک بیفرۆشێت ڕۆبەڕووی یاساکرێتەوە وەکو بیدایەتیش ئاگادارمان کردوونەتەوانێ بەڵام پابەند نەبوون لەبەرەوە لەسەر فەرمانی جەنابی قایمقامی سلێمانی براری داخستنی ساکەیان چییە بێ ڕۆبەڕووی دادگاکرێتەوانێ. دەستخۆش سپاس دەکەم دکتۆر باوان بەڵێ ئەوەی کە ینی گوێبیستی بوون بەشێک لە ئەو زانیارە نەبوو کە لە بەشێک لە مارکێتەکان ئێستا ئەم ڤایپانە کە جگەرەی ئەلکترۆنی پێدەوترێت کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت ینی تەلەبە هەیە وای کردووە لە قوتابخانەکان هاوڕەکانی دیکەشی فێر کردووە ئێستا دەوترێت زۆرێک لە قوتابخانەکان ئەم جۆرە لە جگەرەی ئەلکترۆنی بەکاردێنن کە چەندین جۆریشی هەیە. دایکێک باسی لەوە کرد ئەگەر بێت و ئەمە لە قوتابخانەکان کۆنتترۆل نەکرێت مەترسی ئەجگا زۆر لەسەر قوتابیان دروست دەبێت بە تایبەتی کاریگەری دەرونی و تەندروستی خراپ لەسەر قوتابیان جێداڵێ بە تایبەتی ئەوانەی کە تەمەنیان لە خوار 18 ساڵەوەیە و ئێستا لە نێو زانکۆکان لە نێو قوتابخانەکان ئەمانە بەکاردەهێنرێن لەلایەن خوێنکارانەوە لەلایەن قوتابیانەوە کە دیاردەیەکی ئێجگار مەترسیدارە دەوترێت و زیانی گەورەی تەندروستی هەیە ئەگەر ئێستا دەرنەکەوێت سبەی کاریگەریەکانی لەسەر مناڵ و گەشەی مناڵ و هەروەها تەندروستی مناڵ بە تایبەتی دەرەکەوێت. بەڵێ